پرسی ئاو کە لە ئێستا دایکێکە لەسەر چاوەسەریکیەکان تەواوی جیهانیش لەسەر ئەم بابەتە ڕاوەستاون تیشکی دەخەنە سەر مەترسی کەمبوونەوەی ئاوی پاک ئاو بۆ خواردنەوە لە جیهاندا هەیە. دیارە هەرێمی کوردستانیش سەرباری کۆی ئەو پرۆسا سیاسی کە لە عێراق و هەرێمی کوردستاندا هەیە بە شێوەیەکی گشتی پرسی ئاوی شتێکێکە لە پرسە سەرەکیەکان بۆ دانیشتوان بۆ خەڵکی هەرێمی کوردستان کە لی سوودمەند بن بۆ خواردنەوە بۆ کشتتوکاڵ بۆ زۆر سەرچاوی دیکەش. دیارە لە ئێستاشدا ئەو بابەتە هەیە کە یەکێک لە ڕێگا سەرەکیەکانی دەستخستنی ئاو بۆ هەرێمی کوردستان هەم تورکایە و هەم وڵاتی ئێرانە کە دوو دراوسێی عێراق و هەرێمی کوردستانن لە ئێستاشدا باز لەوە دەکرێت بەهۆی دروستکردنی بەنداو لە چەند ناوچەیەک ڕەنگە لەلایەن ئێرانەوە بەترسی کەمبوونەوەی ئاو بۆ خواردنەوە و هەروە بۆ زەویە کشتتوکاڵیەکان بۆ هەرێمی کوردستان کەم بێتەوە سەرباری ئەوەی کە لەم ساڵدا ئەوەی کە باسی لێوە دەکرێت کە بەهۆی کەمبوونەوەی بڕی بارانبارینەوەیەکی دیکەیە لە مەترسیەکان بۆ کەمبوونەوەی ئاو. دیارە من لەسەرم بابەتە گفتوگوی زیاتر لەگەڵ میوانەکەم دەکەم بەڕێز کۆچەر جەمال کە بەڕێوەبەری بەنداوی دوکان و ڕاستەوخۆ لە دوکانەوە میوانی منن کاک کۆچەر سپاس بۆ ئامادەبوونت. دەمێت بزانم سەرچاوەکانی ئاو لە هەرێمی کوردستاندا چین و ئەو بەنداوانی کە لە هەرێمی کوردستانن بە دیاریکاری بەنداوی دوکان ڕێژەی ئاو تێیدا چەندە؟ بەڵێ سپاس بۆ تۆ سپاس بۆ بینەرانی کورساتیش. بەڵێ ڕووباری زی بچووک لە وڵاتی ئێرانەوە دێتە لە وڵاتی لەو دی سنوورەوە دێتە ئەم دیەوە وەکو چەند جارێکی تر باسمان کردووە ماوەیەکی یەکجار زۆر دەبڕێت لە سەروی شاری پیناشاری ئێرانەوە هەر لە ناو ئێراندا تەنها نزیکی 125 کیلۆمەتر دەبڕێت دوایی دێتە ئەم دیەوە. ئەوش لەوێ بەداخەوە وەکو تەوەری بەرنامەکە دەوەیە لەوێدا سێ بەنداو لەسەری دروست کراوەتە زێ بچووک لە کوردستانی ئەوتیەوە لە سێ شوێن ڕێگەی پێگیراوە سێ بەنداوی لەسەر دروست کراوە. یەکێک لەو بەنداوانە زۆر نزیکە بەنداوی سەردەشتە بەنداوی کۆڵسەی سەردەشتە کە تەنها 20 کیلۆمەتر لەو دی و سنوورەوەیە. ئەمانە بوونە ئاستەنگ بەڵێ ئەمانە حتمما زێ بچووک وەکو جاران نییە تاوەکو بە شێوە سروشتەکەی خۆی بێتە ئەم دیوە لەو شوێنانە کە ڕێگەی پێگیراوە زۆر جار کۆنتترۆلی ئاوەکان دەکرێت لەو شوێنانەدا و بە پێویست نایێت بەم دیوە. ئەم ساڵ لە دەریاچەکەی خۆشماندا لە کاتی ئێستادا ڕۆژانە سانتیمەترێک هێشتا هەر زیاد دەکەواتە بڕی بەدانەوەی کە بەری دەدەین و نزیکی 7 مەتر سێجای لە چرکەیەکدا و بڕێ بۆمان دێت تۆزێک زیاترە لەوە ڕۆژانە سانتیمەترێک زیاد دەکات تا ئێستا هەر بەداوامە لە زیادکردن سپاس بۆخوا و نزیکی تقریبان لە ساعت 42مان هەیە لە ناو دەریاچەکەدا ئەگەر براوردی بکەین بە پارەم کاتە لە ساعت 46 تیا بوو واتە لە ساعت 4:30 لە خوار پارەم کاتەوەی تاوان پارەم کاتەکە و بڕەمان هەبوو ئی ساڵی پێشووتر بوو ساڵەکە بەڵام ئەم ساڵ کەنیمانە لە بەرەوەی ئەم ساڵ دووەم ساڵی وشکە ساڵێ بە پێوەرەکانی ئێمە کە پێی دەڵێن وشکە ساڵی لە بەرەوەی ڕێژەی بارانبارین ینی ڕێژێکی زۆر کەم باریوە تەنها لەم شوێنەی ئێمەدا نزیکی 330 میلیمەتر باریوە بەهۆی ئەوە کە نەمانتوانیوە ئەم ساڵ ئاوی تەواوەتی کۆبکەینەوە کە تەنها لە 142 لە دەریاچەکەماندا هەیە. باشە ئەم 330 میلیمەی کە جەناب بە باسی لێوە دەکەیت هێندەکەم بۆتەوە دەتوانرێت لەم ساڵدا بەبێ کێشە هەم بڕی پێویست ئاوی خواردنەوە بۆ هاوڵاتیان دەستەبەر بکە هەم بۆ جوتیارانیش کێکێکە لە پرسە سەرەکیەکان لە هەرێمی کوردستاندا دابینکردنی ئاو بۆ جوتیاران و زەوی کشتتوکاڵیەکان. بەڵێ بەهۆی وشکە ساڵەوە کە ناوچەکان ئەمە چەند جارێک دووبارە دەبێتەوە ینی جاری وایە دو جار سێ جار دو ساڵ سێ ساڵ دووبارە دەبێتەوە ئەم ساڵ ئەمە دووەم ساڵە کە وشکە ساڵی بە دوای یەکدا هاتووە. ئێمە ئەبێت چی بکەین ئێمە بەلایەنی کەمەوە ئەوکە لە دەریاچەکەدا باسم کرد لە ساعت 42مانەیە ئەم لە ساعت 42 کە لە ناو دەریاچەکەماندا هەیە بەرنامەمان بۆ داناوە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق و بەڕێوەبەرە گشتیەکەیان لێرە بۆ هەفتەی پێشوو لەگەڵ وەزارەتی خۆمان و بەڕێوەبەری گشتی بەنداو کۆگاکانی ئەو بەرنامەمان بۆ داناوەکەوە ئەو بڕێ کە هەمانە بە پێویست سەرفیکەین و بۆ مانکانی داهاتوو هەتا مانگی 11 هەتا وەرزی بارانبارینی تازە دەست پێکاتەوە. ئەو بەردانەوە ئێمەش بەلایەنی کەمەوە دەبێ ئاوی خواردنەوەی خواروی بەنداوەکە دابیم کە بریتێ لە شاری سلێمانی و شار و شارۆچکەکانی و شاری کەرکووک و شار و شارۆچکەکانی هەتا دەکاتە نزیک شاری تووسخورمات و نزیکی 3 ملیۆن کەس ئاوی خواردنەوە لە بەنداوی دوکان وەردەگرێ ئەمە ئەبێ بەلایەنی کەمەوە دابیم بکرێەوە حسابی ئەومان کردووە. ئەو ئەمێنێتەوە کشتتوکاڵەکە بۆ کشتتوکاڵ بەدانەوەی ئاوی دوکان بۆ کشتتوکاڵ بەکاردێ بۆ کشتتوکاڵیش بەڕاستی ئەم ساڵ حتمما ناتوانێت لەبەرەوەی ئێمە کە باسم کرد کە لە ساعت 42مانەیە کەواتە ئەبێ بەو ڕێژەیەش کشتتوکاڵ لە خواروی بەنداوەکەدا بکرێ
واتە ناتوانێت لە 100% کشتتوکڵی ساڵانی پێشووی پێ بکرێت واتە ئێمە ناتوانین بڕی تەواو بەردەین و تاواکو لە 100% پێ بکرێت تەنها و بڕە بەردەدەین و کە لای خوانەوە زیاد بێ کشتتوکڵی ناوچەکانی خواروی بەنداوەکەی پێ بکرێت ناوچەکانی کەرکووکە ئەویش باش دەزانین کە لە ئێستادا زۆر باس لە دروستکردنی ئەو بەنداوانە دەکرێت دیارە ئەو سەرچاوە سەرکیانەی ئەو کە دێنە نێو عێراق و هەرێمی کوردستانەوە سەرچاوی گرنگن لە ئێستاشدا باز لەو دەکرێت کە ئێران بنزیکی ڕێڕەوی زیاتر لە سەرچاوی ئاوی لە عێراق و هەرێمی کوردستاندا کەم کردوتەوە بۆ ئەم بابەتە هەڵوێستی هەرێمی کوردستان چییە؟ یعنی لە کۆی پرۆسە سیاسیەکاندا پێتان وایە کە پرسی ئاو پشتگوێ خراپێ؟ بەڵێ وەڵی ئێمە لێرەدا بەڕێوەری بەنداوەکەم بۆ نمونە من ئەوەی بن لەبەر دەستمەوە بەدەستمەوەی ئەوەیەکەوە ئیشپێکردن و چاودێریکردنی سەلامەتی بەنداوەکەی و ئیشپێکردنی بەنداوەکەی و هەروەها ئەو بڕاوەی کە دێتە ناو دەریاچەکەەوە چۆن ئیدارەی بدەم و چۆن بەکاری بێنم بۆ نمونە ساڵی پار بەڕاستی ئەوە ئیدارێکی زۆر باشماندا لە ساڵێکی وشکە ساڵمان بەڕێک کرد هەرچەندە هەندێک ئاستەنکە بوو لە مامکانی هاویندا بەڕاستی لە وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراقەوە هەندێک جار هەندێک داواکردن هەبوو لەسەرەوەی کەوابڕی زیاتر بربدرێتەوە بەڵام دوای ئەوەی کە ئێمە بە شێوشی هوەریانە دائیمەن لەگەڵ ئەوان تعامل دەکەین بە شێوشی هوەریانە گفتوگۆ و مناقشاتیان لەگەڵ دەکەین و دەگەینە قەناعەتێکەوە ئەم ئەوە لە هەموو کاتێکدا ئاوێکی گرنگە کە لێرەدا بمێنێتەوە استراتیژیە بابی هێڵینەوە وەکو خۆی ئەژینا ئەگەر ئیدارەدانەکەی ناتوانین ئیدارێکی باشی بدەین کەواتە لە دەستمان دەچێت بە نیسبەت سوالەکەی جەنابیشتەوە بەڵێ زێی بچووک ئێمە کە باز لە زێی بچووک دەکەین و زێی سیروان و زێی بچووک هەردووچیان سەرچاوەکانیان لەو دیۆدیە لەو دوو سنوورەوە دێ لە کوردستانی ئەو دیۆدێتەوە ئەوانیش بە هەماشەوە وڵاتەکەی دراوسێشمان کێشەی کەم ئاویان هەیە ئەوانیش حتمما بیریان لەوە کردوتەوە لە هەموو دنیا وایە بیر لەوەکەنەوە کەوات چۆن ئاوی وڵاتەکەی خۆیان و سەرچاوەکانی وڵاتەکەی خۆیان بۆ وڵاتەکەی خۆیان بەکاربێنن نەکوڕ ڕێگەی بدەن بچێتە ئەو دی سنوورەوە بەڵام تاوانی یاسای نێودەوڵەتی هەیە ئەو وڵاتانی کەوا دراوسی ئاوین ئەمە سروشتی جوگرافیای وڵاتەکان وایە یعنی ئەوە نییە ئەو ڕووبارەی کە لە ناو وڵاتەکەدایە هەموو باراناوی بێتەوە ناو وڵاتەکەی خۆ لەوانەیە لە وڵاتەکەی دراوسیەوە بێتەوە بەڵام هەندێک یاسای نێودەوڵەتی هەیە کەوا لە بینی وڵاتە دراوسی ئاویەکاندیا هەیە ئیشی لەسەر دەکرێت ئەمەش ئێمە بەڕاستی ئەم یاسا نێودەوڵەتی کە ئیشی پێ بکرێت ئەبێ لە ڕێی وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراقەوە بێ بەڵام بەداخەوە بەڕاستی ئەودی و ئێران چەند جارێک لێرەوە لە حکوومەتی فیدراڵەوە وەزارەتی سەرچاوەکانی ئەو چەند جارێک ویستویانەکەوا لەگەڵ ئەوان مناقەشە و گفتوگۆ بکرێت لەسەر ئەو بابەتە بەڵام ئەوان هیچ ڕەزامەند نەبوون لەسەرەوەی کەوا ئەو کۆبوونەوانە بکرێت و هیچ بەجێ نەکراوە کۆبوونەوە نەکراوە ئێمە لە زێی بچووک بەنداوی سەردەش کە سێم بەنداوە کە دروست کراوە دوایەوەی کە کارەبا بەرهەم دەنرێت ئاوەکە دەکرێتەوە ئاوەکە دێتە ناو کوردستانی ئەمدیەوە بەڵام لە زێی سیروان بەڕاستی زۆر وەزیان خراپە ئەو ئەوانەی ئەوە زیاتر دەکرێت لەگەڵ بەڕێوەری بەنداوی دەربەندیخان قسە بکرێت ڕێگە نادا هیچ بڕاوێکی کەم یاخۆ یا ڕێگە دەدا بڕێکی زۆر کەم یا ڕێگە نادا هیچ بڕێک بێتە ئەمدیەوە کێشەیەکی زۆری بۆ بەنداوی دەربەندیخان و خواروی بەنداوی دەربەندیخان دروست کردەوە باش بەنسبەت خۆشمانەوە بەنسبەت هەرێمیشەوە دوێنێ بەڕێز بێگەرخان وەزیری بەسەر ئەو پرسە بەڵە سەرچاوەکانی ئەو لێرە بوو باسی ئەو باسەمان کردو بە گرنگیەوە تاوەکو هەڵوەسەی لەسەر بکرێت باش مادام باست کرد دیارەوەی کێک بوو لە پرسیارەکانم کە کۆبوونەوەکەی دوێنێتان لەگەڵ جنابی وەزیردا لەسەر چ ئامانج و بنەمایەکە بوو و کۆی کۆبوونەوەکە چی تێدا باس کرا مەترسیەکانی ئەو لە هەرێمی کوردستاندا هەیە بۆ جوتیاران بۆ هاوڵاتیان بۆ خواردنەوە کۆی دانیشتن و کۆبوونەوەکان خۆی لە چیدا دەبینیەوە کاک کۆچەر بەڵێ تاوان ئێمە دوێنێ زۆر خۆشحاڵ بووین کە بێگەرخان وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو سەردانی کردین بەڕاستی لە نزیکەوە هەموو بابەتەکانمان تاوتوێ کرد و باسمان لەسەر ئەوە کردکەوە ئاسایشی ئەو چەند گرنگە چووکە ئاسایشی ئەو ئاسایشی خۆراکی پێوەیە ئەگەر ئێمە باز دەڵین وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو ئەگەر سەرچاوەکانی ئەو نەبێ کەواتە کشتتوکاڵەکەش نابێت باسمان لەوە کردکەوە چەند گرنگە لە شاری سلێمانیدا دوو بەنداومان هەیە بەنداویشان لە باکووری شارەکەی و بەنداویشان لە باشووری شارەکەیان بەنداوی دوکانێکێکە لە بەنداوە گەورەکانی جیهان ئێمە توانین لە وەرزی لافاودا 7 ملیار مەترسێجا کۆ بکەینەوە لە بەنداوی دەربەندیخانیشدا نزیک 3 ملیار واتە ئێمە دەتوانین 10 ملیار ئەو مەترسێجا کۆ بکەینەوە لە وەرزێکی لافاودا و دواتر بەو بەرنامانە دایبنین نێڵین خەسار بێ دوای باسمان لەوە کردکەوە کێشەکانی بەنداوەکە کێشەی چیمانەیە کێشە هونەریەکانمان چیە کێشە ئیداکارژێڕەکانمان چیە کێشە یاسایەکانمان چیە هەموویمان باس کرد و بە سوپاسەوە زۆر گوێی بۆ گرتوین و
ئەوەی بەخۆی بکرێت بۆمان چارەسەر دەکات ئەوەی بەخۆشی نەکرێت بەرزی دەکاتەوە بۆ سەرەوە باسی ئەومان کردو کە چۆن لەگەڵ وڵاتی دراوسێدا ئێمە هەردوو بەنداوەکە بەڕێز بەڕێوەبەری گشتی بەندا و کۆگاکانی ئاویش لەو کۆبوونەوەیدا بوو پێشتەکە بەری بەنداوی دەربەندی خان بۆ باسمان لەوە کردکەوە چۆن بەپی یاسانەوە دەوڵەتیەکان ئەگەر بکرێت لەگەڵ وڵاتی دراوسێدا هەماهەنگی بکرێت بۆ ئەوەی کە بەلایانی کەمەوە کەمترین ڕێژەش بێ بەش بکرێت لەگەڵ ئێمەواتە لەوش کە ساڵیدا بەشی خۆمان بۆ بێ و لە وەرزی لافاویشدا هەمان بەشمان بۆ بێتەوە ئەویش تەبان باسی ئەوەی کردوکەوە ئەوە لە ئەو جۆرە گفتوگویانە لەگەڵ وڵاتی دراوسێ ئاویدا دەبێت لە ڕێگەی بەغداوە بێت چونکە مرکزەکە لەوێەوەی بەڵام لە لای خۆشمان و هەرچیمان بۆ بکرێت لە ڕێی قۆنسڵیەکانەوە تاوەکو بتوانین ئەو هەماهەنگیە بکرێت و بەلایانی کەمەوە لە شێوازی ئیشکردنی ئەوان بزانین ئەوان لە ئێمە بزانین بۆی بزانین کە بۆی کە ئالە لە قەل بەلایانی کەمەوە هوەریەکەی بزانین تاوەکو چۆن ئیشی پێکەن و ئێمە چۆن بیهێڵینەوە ئەوە لە دەریاچەکەدا. باشە کاکۆچەر تیشکی قسە سەر بابەتێکی گرنگ ئەویش باسی لەو کرد کە لە کۆبوونەوەکانی دوێنێ لەگەڵ جەنابی وەزیردا باسی کێشەی بەنداوەکان کێشە هوەریەکان کێشە یاسایەکان کراوە. کێشەی بەنداوەکان لە هەرێمی کوردستاندا چییە؟ بەڵێ ئێمە تەوان سوپاس بۆخوا بەنداوی دوکان تەمەنی زۆرە یعنی ئەوە سەروی 6 ساڵە لە ساڵی 1954 دەست پێکرا و 59 تەواو بۆ لە دوای ئەو تەمەنە زۆرەوە بەنداوی دوکان لە جێگەی خۆی داوەستاوە کێشەی هوەریمان سوپاس بۆخوا نییە ینی ئەو کێشانەی کە هەشە هەمووی لەژێر کۆنتترۆلدایە خۆمان چارەسەری دەکەین و بەشمان هەیە بەشەکان بەشیە ئامێرە هەستیارەکانمان هەیە و بەشی شپێکردنمان هەیە هەموو بەشەکان و داتا و چەندین ئامێر لەناو بەنداوەکەدا جێگیر کرا ئەو ئامێرانە هەموو کات خوێندنەوەیان بۆ دەکرێت هەندێکیان خوێندنەوەی هەفتانەی هەندێکیان 2 هەفتە جارە هەندێک مانگانەیە ئەو داتایانە معادلی ئەمە ڕێڤیوی دەکەین و ئەگەر بزانین لە سنووری لەو سنوورەدایەکەوە لەو ڕێنجەدایەکەوە پێویستە لەوێدا بێ ئەجوانە بێ ڕیپۆرتی دەکەین بۆ سەر و خۆمان کێشەیەکی هوەری وامانە لە بەنداوی دوکاندا جێگەی تێبینی و گومان بێ بەڵام من بەنداوانە حتمما پێویستیان بەوەیەکە تەمەنێکی زۆری هەیە بەنداوێکی گەورەیە پێویستی بەوەیە کە هەڵسەنگاندنی بۆ بکرێت ئەوانەمان هەمووی لەگەڵ باس کردو ئەویش ڕزامەندی دەربڕیوەت چی بکرێت بۆمان بکرێت بۆم بەنداوانە بەڵێ جەنابی وەزیر بێگەر تاڵبانی لە ماوەی ڕابردوودا دیزاینکردنی 4 بەنداوی ڕاگەیان لە هەرێمی کوردستاندا ئێوە ئاگاداری ئەم بابەتن و ئەم بەنداوانە بە دیاریکایی لە کوێدا دروست دەکرێت کەی دەستەکرێت بەکارەکان تێیدا. واللهی زیاتر ئەو زانیاریانە لە بەڕێوەتی گشتی بەندا و کۆگاکانی ئاو هەیە بەڵام حتمما 4 بەندا و مەرک و من بزانم 4 بەندا و لە شاری سلێمانی و دوان لە سلێمانی یەک لە گەرمیانە یەک لە سلێمانی وەک لە هولێر یەک لە دووهۆکە نیازوایە ئەمانە جێبەجێ بکرێن تەبان بۆی ئالە لە خەلبەلایانی کەمەوە بتوانین هەندێک کێشەی ئاوی ئەو شوێنانی کەوا پێویستەوە ئەو بەنداوانەکە بڕیارە لیان دروست بکرێت چارەسەر بکرێت. دەگەڕێم وڵات داوای لێبوتنەکەم کە قسەکانم پێ بڕیت دەگەڕێم وڵات بەڵام لێسادا ڕاستەوخۆ کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی تایبەت باسکردێری پەرلەمانی کوردستان هەیە کۆنفرانسەکە دەگوازینەوە و دواتر درێژە بە گفتوگە هەم لەگەڵ میوانەکەمدادا. بەڵێ گەر کۆنفرانسەکە ئامادە بێت ڕاستەوخۆ دەیگوازینەوە کۆنفرانسی تایبەتی سکرتێری پەرلەمانی کوردستان دیارە کۆنفرانسەکە ئامادە نیە درێژە بە گفتگۆکان دەدەم لەگەڵ بەڕێز کاکۆچەر. کاکۆچەر قسەکانم پێ بڕیت قسەکانت لەکوێ وەستاین پێم خۆشە تەواوی بکەیت دواتر دێمە سەر پرسی ئاوی خاوێن. بەڵێ باسی ئەومان کرد کە تۆ بەڕێزت باسی ئەوت کرد ئایا کێشەی هوەریانە چیە باسکراوە یاخود کێشە کارژی ڕووی یاسایەکانتان چیە باسکراوە ئێمە وەکو وا باسم کرد بەنداوی دوکان کێشەی هوەریە کێشە کەمترین کێشەی هوەریمان هەیە لە بەنداوی دوکاندا زیاتر لە بەنداوی دەربەندیخان ئەوەش بەڕێوەبەتی خۆیان هەیە ئەوان کەمێک کێشیان لە ئێمە زیاترە بەزێمە کێشەکانی ئێمە کەمترە ئەمووی لەژێر کۆنتترۆلدایە خۆمان ماوەی زۆرە لەو بوارەدا ئیش دەکەین و ئەگەر ئەوەی کە ئێمە دەیبینین کەوا بەنداوەکە پێویستی بەوە هەیە کەوا داتاکان ئەو داتایانە وەربگیرێت داتا لەو ئامێرە هەستیارانە وەربگیرێت ئەو داتایانە دوایشی بکرێتەوە ئەگەر هەر تێبینیەکە بێ دەبێت ریپۆرت کرێ بۆ سەر و خۆمان و دوایەوە وا پێویست دەکات ئێمە خۆمان و ئەندازیارەکان دایمەن چاودێری بکەین. باش
سێ پرسیاری زۆر گرنگم ماوە هەڵدەدەم ئەو کاتی کە لە بەردەستم ماوە کاک کۆکەچەر پرسیارەکانمە ئاراستە بکەم سیاسەتی ئاوی هەرێم ئێوە چۆن هەڵسەنگانی بۆکەن سیاسەتێکی گونجاو یان پێویستی بە گۆڕانکاری هەیە سیاسەتی ئاوی هەرێم حتمما ئێمە لە بەڕاستی ئێمە لە ئەوەی کە هەیە ئەو گۆڕانکاری کەش و هەوا جیهانی هەیە زۆر نالەبارە ساڵ بە ساڵ ڕێژەی باران کەم دەبێتەوە لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا لە ساڵی 99 تاوەکو ئێستا ڕێژەی بارانباری زۆر دابەزیوە ئەو داتانی لەبەردەستمانە زۆر چاک پێمان دەڵێکەوە لە سەتا لەوانەیە 30 دابەزی بێکەواتە ئێمە پێویستمان بەوەیەکەوە زۆر بەوردیتر لەگەڵ ئاودا تەعامل بکەین واتە ئێمە هەم دەبێت لەگەڵ کەمیەتەکەداکەوە بڕەکەیەتی ئەو بڕێکی هەمانە دایمن نێڵی خەسار بێ و هەروە لەگەڵ لەسەر نەوعەتەکەی لەسەر کوالیتیەکەشی دەبێت زۆر بە پاشی بهێڵینەوە بەڕاستی ئەمە دەبێت ئێمە تا حتمما لەگەڵ زۆربوونی دانیشتوانیشدا زۆربوونی کشت و کاڵ و زۆربوونی پیشسازی و زۆربوونی ئای خوانەوەش پێویستە کەواتە ئەمە هەڵوەستەی دەبێت بەڕاستی دەبێت زیاتر وریابین لە مەسلەی ئاودا ئەژینە ئێمە لە وڵاتێکدا دەژین ڕێژەی بارانبارینی زۆرە وڵاتێکی شاخاوێ زۆربەی شوێنەکانمان هەندی شوێنمان 800 میلیمتر باران دەبارێت ئەبێ ئەوانە هەمووی کۆ بکرێتەوە خەسار نەکرێت ئاستی ئاوی بەنداوی دوکان کە جەنابەت بەڕێوەبەری بەنداوی دوکانی ئاستی ئاوی بەنداوی دوکان لەم ساڵ لەگەڵ ساڵانی ڕابردوو بە دیاریکەی ساڵی پارە گەرباس بکەین هیچ جیاوازێکی بەسەر هاتووە یاخود گەرکەم بۆتەوە مەترسی هەیە بۆ وشکە ساڵی لەم ساڵدا لە بیدایەتی پرسیارەکانی جەنابتا باسم کرد ئەمساڵ لە ساعت 42 مانەی پارەم کاتە لە ساعت 6 و نیومانە بوو واتە لە 4 لە پار کەمترین ئەم ساڵی ژوەکو باسم کرد دووبارە بێڵێمەوە کە ئەو بەرنامە و پلانی بۆمانداناوە لەگەڵ بەڕێوەبەرێکی گشتی بەڕێوەبەری گشتی بەندا و کۆگاکانی ئاوی خۆمان و هەروە لەگەڵ بەڕێوەبەرێکی گشتی لە وەزارەتی سەرچاوەکانی ئاوێراق بەرنمەیەکمان بۆ دانا و بە پێی و بەرنمەیە هەر چۆنێک بێ ئەم ساڵیش تێپەڕێنین وەکو چۆن پارتێپەڕی ئەم ساڵیش تێپەڕین تا بگەین بە وەرزی داهاتوو ئەمە دووەم ساڵی ساڵی لە کوردستاندا لە عێراقیشدا سێم ساڵە هیوا خوازی ئینشەڵڵا ساڵی داهاتوو بەڵێ پلانمان داناوەکەوە بەردانەوەکانمان چۆنە لە هەر مانگە و ڕێژەی بەدانەوەکەمان جیاوازە لە مانگەکەی تردا بەڵام بەلایەنی کەمەوە کێشەی ئاوی خواردنەوە بە خواردی بەنداوەکە دروست نابێ ئەم ساڵ وەکو باسم کرد دووەم ساڵە ساڵی داهاتوو هیوا خوازین ساڵی داهاتووە مشکە ساڵی کۆتایی پێ بێت و بگەڕینەوە ساڵێکی سروشتی باش کاک کۆچەر لەگەڵ ئەوەی کە گۆڕانکاریەکانی کەشوهەوا بەداخەوە عێراقیش یەکێکە لەو وڵاتانی کە مەترسیەکانی گۆڕانکاری کەشوهەوا گرتوێتەوە دیارێکە ئەڵێن کەشوهەوا پرسی ئەو سەرچاوەکانی ئاویش یەکێکە لە بابەتە سەرەکیەکان چونکە دابارین هۆکارێکە بۆ دەستخستنی ئەو لێسادا زۆر باز لە پیسبوونی ئاوی عێراق بەگشتی کە ئەڵێن عێراق هەرێمی کوردستانیش بەشێکە لە عێراق و لە خاکی عێراق مەترسی ئاوی خاوێن کەم بۆ تۆ لە هەرێمی کوردستاندا پێشبینی دەکرێت تا ساڵانی داهاتوو بە شێوەیەکی گشتی لە ناو عێراقدا لە 130 بۆ 40 گەر هەڵە نەبم ئاوی خاوێن لە ناو عێراقدا کەم بێتەوە لەم ڕێژەیە چنێک پشکی هەرێمی کوردستانە بێ بۆ دەستخستنی ئاوی خاوێن بەڵێ ئێمە گەرباز لە بەنداوی دوکان بکەین بەنداوی دوکان تاوان کە 7 ملیار مەتر سێجا ئاو دەگرێت ئەم بەنداوەکە چواردەوری دەریاچەکە بەوە باشەکەەوە خەڵکیێکی زۆر لە چوادەوری دەریاچەکەدا ناژی چوادەوری دەریاچەکە شوێنێکی تقریبان توانین بڵێن شوێنێکی نائیە کەمتر خەڵکی تیادەژی کەواتە کەمتر پیسبوونی تێدەکەوێت بەڵام پیسبوونی دەریاچەکە یاخود پیسبوونی ڕووبارەکە زیەکە بەتەنیا ناتوانین بڵین ئەمە بۆ حکوومەتە یاخود بۆ خەڵکە یا بۆ ئێمە هەمومان دەبێت هاوکار بین بەیەکەوە بۆ نمونە بەڕاستی نابێت ڕێگە بدرێت لە هیچ شوێنێکەوە ئاوی مەجاری بچێت تێکڵاوی ئاوی خاوێن بێکەوە تێکڵاوی ئاوی دەریاچەکە ببێ یاخود تێکڵاوی ئاوی ڕووبارەکە بێ واتە حکوومەت دەبێت بەرنامە و پلانی هەبێ کە نێڵێ ئەم ئەوانە تێکەڵ بەوانە ببن وەکو خەڵکیش بەڕاستی خەڵکیش دەبێت زۆر هاوکار بێ لەو بارەدا چونکە هەر شوێنێک لە هەر شوێنێکدا ئەگەر پاشەڕۆیەک و پیسێک فڕێ بدرێ لە وەرزی لافاودا لافاوەکە لەگەڵ خۆی دەهێنێ دەکاتە ناو دەریاچەکەەوە یان دەکاتە ناو ڕووبارەکەەوە ئاوەکە پیس دەکات واتە من ئەگەر بڵام 7 ملیار مەتر سێجاوم هەیە ئەگەر ملیارێک ئاوی پیس بێ کەواتە 6 ملیارەکەی تریشی هەر پیسە و بەکەڵک نایە بەدڵنیایەوە دەبێت دووبارە لەوەشدا خەڵک هاوکار بێ واتەوەی پێوترێ پەبلیکەکەش هاوکار بێ لەو بارەوە هاو نیشتیمانیان ئەم لە وڵاتەدا هاوکار بن تاوەکو ئەو دەریاچەیە ئەو ڕووبارە بە پاشیل مێنێتەوە سپاس بۆخوا تا ئێستا دەریاچەکەمان ئاوەکەی پاکە و ڕووبارەکەش ئاوەکەی پاکە ئەو تێستانی کە بۆمان کردو بۆ هەردوو شوێنەکە تا ئێستا باشە خراپ نییە لەم کاتەدا
کا کۆچەر من زۆر سپاس دەکەم کا لەم تەوری بەرنامەکەمە میوان بووی ماندوو نبی دووبارە سپاس بۆ بەڕێز کۆچەر جەمال کە بەڕێزیان بەڕێوەبەری بەنداوی دوکان بوون و ڕاستەوخۆ لە دوکان و میوانی من بوون.